پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێت. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک کۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان دوو تەوەرە. سەرەتا سەبارەت بە گفتوگۆ و دانوستانی نێوان ئێران و ئەمریکا قسە و باسمانە بێت، وا لە درێژەی زنجیرە باسەکانمان لە پێشوازیەکی ئایردا ئەمڕۆ قسە و باسمانە بێت سەبارەت بە کارکردن بە منداڵە. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانیەوە بە کۆمەندەی خەنەڕ و ئاراستەی میۆنانی بەرنامەکانی دەکەین. هەر لێرەشەوە ئاگادارتان بکەینەوە کە هەفتەی ئایندە تەواوی بەرنامەکان تایبەتە بە یەکی ئایار، هەروەک ساڵی ڕابردوو هەر کەسێک پێی خۆشە بەشداری بکات، کات دەخینە اختیاریەوە و پەیوەندیمان پێوە بکات لە کاتێکدا دەتوانێت قسە و باسی خۆی سەبارەت بە یەکی ئایار لا پێشەنگ تیڤیەوە پێشکەش بکات. واتە هەفتەی ئایندە چوارشەمەی ئایندە دەرگا بۆ هەموو کەسێ ئاوەڵایە بێوێ سەبارەت بە یەکی ئایار لە پێشەنگ تیڤیەوە قسە بکات، پەیوەندیمان پێوە بکاتەوە کات دەخینە اختیاریانە. بەڵام بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان لە گەڵمان بن. هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس سەبارەت بە و دانیشتن و گفتوگۆ و دانوستانانەی لە نێوان ئەمریکا و ئێراندا بەڕێوەیە. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر موحسین کەریم. موحسین کەریم، ئێوارەت باش و سپاسکار لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە باش، سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە هەر بژین. لە دوای ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ئێران 45 ساڵە جێگیر بووە،
ڕەنگە هیچ کاتێک هێندەی ئێستا نزیک نەبوو بێتنەوە لە دانیشتن و گفتوگۆی ڕاستەوخۆ. ئەمێ بپرسم کە ئەم گرژیەی کە لە نێوانیانە دەیان ساڵ ئیدامەی بووە ئەوەی کە گەماری ئابووری لەسەر ئێران دانراوە و ئەوەی کە لە ئێرانیش ئەمریکا بە شەیتانە گەورەکە لە قەڵم درراوە هەتاوەکو دوایی چی ویان لێ دەکات ئێستا نزیک بنەوە لەوەی کە گفتوگۆ لە نێوانیاندا بێ؟ بڵێ بە بڕای منەوە گۆڕانکارانەی کە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە ڕوویەوە ئەو گۆڕانکارانەی کەوای کردو ئەمریکا و ئێرانی بە جۆرێک نزیک کردوەوە کە لەم ئاستەیە گفتوگۆ بکەن حتمما پێشتریش گفتوگۆ بووە نیوە نییە بە یەکەم جار بێکە لە بینی ئێران و لە بینی ئەمریکا گفتوگۆ کرابێت دایان جار بە شێوەی نهێنی بە غێرم باشتر بە دانیشتنی ڕاستەوخۆ بە شێواز جۆراجۆر کراوە ینی خۆشیان نایشارنەوە مەسەن ساڵی 2015 پێشەوەی کە باڵێن ئەو کاتی کە ڕێکەوتێک لە نێوان ئێران و وڵاتانی پێنجایی کاکرێ دواتر ئەمریکا لەیەکشێتەوە ینی ئەمریکا لەناو گفتوگۆ ڕێکەوتانە هەبوو پێشتریش بەرحاڵ بە شێوازی جۆراجۆر کە ڕەنگە دەرفەتمان نەبێ قسە لەسەرکەین دانووسان هەبوو لە بینی ئێران و لە بینی ئەمریکایە بەڵام ئەوەی کە ئێستا بەم شێوەیە ڕاستەوخۆ لە بینی ئێران و ئەمریکا بەبێ لایانی تر بەبێ باڕێنەوەی کە لە سای 2015 بڵمان وڵاتانی پێنجایی کە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا لەگەڵ ئێران دانیشتن ئێستا ڕاستەخۆ لە بینی دوو تەرەفای کە ئێران و ئەمریکای ئەو ئاڵگۆڕانی کە ڕوویاوە لە ڕۆژاتی ناوەڕاستە ئەوەیە کە ئێران تقریبا ئەتوان بڵێم لە ئاکامی ئەو گۆڕانکاریانە وەکو هێزێکی ناوچەیی بەرەو دواوە چۆ پاششەی پێکراوە ئەو زەربانەی کە بەری کەوتووە لە ئاکامی زەربەکانی ئیسرائیل لە حەماس و لە حیزب الله و لە حوسیەکان و دواتریش کەوتنی ئەسەد ئەو نفوزە ناوچەیی ئێرانی بەرەو بابڵین لاوازکردن هێناوە ئەمە ئێرانی خسۆتە هەلومەرجێکی ترەوە هەستکردنی ئیسرائیل بە سەرکەوتنەکانی لە ڕۆژاتی ناوەڕاستەوە بە جۆرێک بە هاوپشتەوان ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوە بە شێوەیەکی گشتی ینی ئەو دەرفەتەی هەتا بۆ ئەمریکا زیاتر ئێستا دروست کردلەوەی کە ئەمریکا دەورانی پێشوو سیاسەتەوەی کە پڵێن احتیوای مزدەوەج ینی هەتا لە دەورانی عێراق شەڕی عێراق و ئێران بووە پێش وای دواتریش بە جۆرێک نەوعەنما باڵێن هەوڵەکانی بۆ کورتکردنەوەی دەستی ئێران لە ناوچەکەیە ئەمە تقریبا خەریکە بەرەو خەریکی باڵێن زەمینەکانی ئامادە بووە ئەمریکا دەمێکە ئەوێت کە ئێران یاڵێن نفوزی جمهوری ئیسلامی ناوچەکە کەم کاتەوە بەڵام ئەمە ئیمکانی نەبوو مەسەلەن بۆ نە دوای شەڕی ئەمریکا لە دژی عێراق لە ساڵی 2023 داگیرکردنی عێراق لایەنە ئەمریکاوە ئەوەی کە توانی کۆنتڕۆلی عێراقا ئێران بوو ینی بە حکمەوە نفوزە سیاسی کە لەناو هێزە سیاسی چەکدارەکانی شیعە هەیبوو توانی کۆنتڕۆلی عێراق کات ئەمە سەرکەوتنی گەورە بۆ ئێران لە کاتێکە شەڕەکە ئەمریکا کردی بەڵام سەرکەوتەکە ئێران بردی لە عێراقەوە ئەمە تەمان دەواازێکی کردەوە بۆ ئەوەی کە ئێران توانن لە ناوچەکان نفوزی زۆر زیاتر بێت ینی مەسەلەن لە دوای 2023 بەڕای من نەخشی ئێران لە ناوچەکە زۆر فراوانتر بووە ئەڵبەت پێشتر بە جۆرێک لە جۆرەکان بۆ حیزب الله پێشتر دامەزراوە بەڵام بەڕای من دوای 2023 ئەمە بە شێوەیەکی تر گۆڕا هەتا مەسەر شەڕەکانی ئیسرائیل و حیزب الله لە ساڵی 2006 کە بە جۆرێک بە سەرکەوتنی بە بڕای من حیزب الله کۆتایی هات ئەمە نفوزی ئێرانی بەهێزتر کردەوە اعتیباری حیزب الله بردەسەر لەناو ینی ئێران بە جۆرێک لە هەتا لە سووری ببوورە لە لوبنانە لە ڕێگەی حیزب اللهەوە ئەو ینی حکوومەت ئێران دایانە حکوومەتی باڵین لوبنان لە سووریا خۆتان نەزان کە مەسەن لە ڕێگەی پشتیوانەکەی لە ئەسەدەوە نفوزی تەواوی لە سووریا هەبوو ئەوە لەم دوایانەش بە تایبەتی لە حوسیەکانە بەڵام ئەمانە هەمووی بە بڕای من گۆڕەکانە دوای ئەوەی کە عێراق لایەن ئەمریکاوە داگیرەکرێەوە ئێران لە عێراقا نفوزێکی گەورە پیاکە ئەمانە هەمووی نفوزی ئێرانی بەردە ئاستێکی فراوانە لەو کاتەوە ئەمریکا هەوڵا کە نفوزی ئێران بچوو کاتەوە بەڵام ئەمەی بۆ نەکرا ئەم ئاڵگۆڕانی کە ڕوویا وکوتم دوای زەربەکان لە ئێران زەربەکانی ئیسرائیل لە حیزب الله لە حەماس لە کەوتنی بەشار ئەسەد و دواتریژە مێرشانی بۆ سەر حوسیەکان ئێران پشتپەنایەکی وای نەماوە لقوپۆپەکانی لاواز بووە توانای کارکردنەکانی لە ناوچەکە زەعیب بووە و هاوکاتیش فشارەکانی ئەمریکا بۆ کلکوباڵکردنی حەزبی شعبی کە نفوزی سیاسی و عسکەری ئێران لە عێراقا ئەمانە زیای کردو بەم پێمە ئەمەیە
یعنی بە جۆرێک ئەم تەوازنە لە زەریری ئێران و بە قازانجی ئەمریکا و ئیسرائیل گۆڕاوە بۆیە ئێران ناچار بووە کە مل بە گفتوگۆکان بە و ئەمریکاش بە بڕوای من پێی وایە کە لە پاڵ هێزنواندنا ئێران ناچار بکات ئەگەر بچێتە ناو گفتوگۆوە و ئێران بە جۆرە کۆنترۆل کراو بێت ئەوەی کە ئەوان ئەیانەوێت ئێران نتوانێت کێشە بۆ ئەمریکا و ئیسرائیل دروستکار لە ڕۆژاتی ناوەڕاست ئەوە بە بڕوای من سەرکەوتێک بۆ ئەمریکا و ئیسرائیل حساب بکرێت بە تایبەتی بۆ ئەمریکا من بۆیە پێم وایە کە هەردوو لایەن لە هەلومەرجی ئێسایە پێویستیان بە گفتوگۆیەوە پێیان وایە گفتوگۆ ئەتوانێت بەرژەوەندە سیاسی استراتیژیەکانیان دابین کە هەڵبەتە ئێران لە قۆناغی پاشەکشەیە چکە ئێران مەسەلەوە نیە پێشکەوتنی گەورە بەدەزێنێت ئەوەی کە پێشکەوتنی گەورە بەدەزێنێ ئەمریکایە لە ناوچەکەیە بەڵام ئەوەی کە سەری خۆیە پارێزێ ئێرانە کە دوای زەربانی بەری کەوتووە پێویستی بۆیە کە خۆی ڕابگرێت پێویستی بێت کە و فشاری اقتصادی لەسەرێتی لاچێت و پێویستی بۆیە کە دەسەڵاتەکەی لە ئێرانە بمێنێتەوە چونکە بەرحاڵ ئەم ئیمکانەتەی کە پێشتر ئێران بوویەتی بەشێکی ئەو بوو کە نفوزی ئەو ناوچەکەیە پایەگای و دەوڵەتی لە ئێرانیشا بەهێز کردبوو ئەی پاراست بەڵام ئەم کلک و باڵکردنەی نفوزی ئێران ئەویشی بە هەر حاڵ بەجۆی لاواز کردو کە ئێران ئەبێت ناچار بێت سەری خۆی لە ناو وڵاتەکەی پارێزێ بە تایبەتی کوتم فشاری اقتصادی لەسەر گەماری لەسەر و ئەمە ناڕازایەتێکی فراوانی جەماوەری لەناو ئێران لە بەرامبەر دەسەڵاتی جمهوری ئیسلامی دروستکە کە ئەمە خەتەری گەورە لەسەر ڕژێمی جمهوری ئیسلامی و ئەمەیەکە بە بڕوای من فاکتەری ئەسڵیە لەوەی کە ئێران ناچار بێ چێتە ناو دانوسانەوە لەگەڵ ئەمریکا سەرباری هەڕەشەکان و خەتەرەکان لەسەر باڵێن ئێران لە ئەمریکا و ئیسرائیلەوە. بەڵام ئەم دوو لایەنە چیان لە یەکتر دەوێت بۆ نمونانی ئامانجی ئەم دانیشتنانە و ئەم گفتوگۆ ڕاستە و خۆرانە ئەمریکا چی لە ئێران ئەوێت و ئێران چی لە ئەمریکا ئەوێت؟ بەڵێ من پێم وایە کە ئەوەی ئەمریکا چی لە ئێرانەوێت ئەمریکا ئەوەی لە ئێرانەوێت کە ئێران لە ناو خۆیە یعنی نفوزی ناوچەی ئێران تەواو بێ ئێران دەستبەرداری هاوکاری گروپەکانی سربەخۆی بێ لە ناوچەکەیە و بە عاقڵانە دانیشێ کۆنترۆلی ئێران بکە و ئەمە بە ڕسمیش ڕایگەیاندووە باڵێن ترەمەی ڕاگەیاندووە ئەوان ئەیانەوێت کە ئێران دەوڵەتی ئێران جمهوری ئیسلامی دەسەڵاتی لە چوارچەوەی سنووری ئێران نابێت لەوە زیاتر تێپەڕ نەکا وەکو هێزێکی ئیقلیمی کە تاسە کاریگەری لەسەر ناوچەکە دروست بووەوە بە پێچوانەی ئاڕاستەی هەژمونی ئەمریکا و ئیسرائیل و کاری کردو ئەمە تەواو بێت ئەبێ ئێران خەتەر بۆ سەر ئیسرائیل دروست نەکا ئەبێ ئێران کێشە بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا دروست نەکا و بە جۆرێک بچێتە ناو ئەو فەزایە کە ئەمریکا و ئیسرائیل ناوچەکە دروستەکەن یعنی ئەتوان بڵێن بە جۆرێک ئەگەر لانکەم لە درێژماوەیە ئەوەی ئەمریکا ئەوێت چۆن مەسەر وڵاتانی عەرەبی چۆن ناو پرۆسەی سوڵح لەگەڵ ئیسرائیل و چۆن ئەوەی کێسە باسەکرێ شەرقی وسەتی گەورە کە لەژێر هەژمونی ئەمریکا و بە جۆرێک نفوزی ئەمریکا لە ناوچەکە بێ دروست بێ ئێرانیش بێتە ناو ئەم فەزایە و بەرحاڵ ئەمە مەسەلەیەک کە ڕەنگە فاکتەری ترێتە ناوەوە کە چەند جێبەجێ بێت چەند نابێت ئەمە مەسەلێکی بەڵام ئەمریکایە کە ئێران وەکو دەوڵەتێکی کۆنترۆل کراو لە چوارچۆی سنوورەکەی خۆیان بمێنێتەوە ئەوەی ئێرانیش کە ئێوە بڕوای من ئێران ئەزانێت کە دەست و قاچەکانی لە ناوچەکەیان نەماوەی کە شانازی پێوکرێ و ئێمە لە چوار ئاسیمەی وڵاتە عەرەبیەکان ئێمە نفوزمان هەیە بە جۆرێک ئێران لە چوار دەوڵەتە نفوزی هەبوو وی توانی کێشەی ڕاستەخۆ بۆ ئیسرائیل و بۆ ئەمریکا دروستکە بەرژەوەکانی بخاتە خەتەرەوە ئەمە بە جۆرێک دەست و باڵی کراوە ئێران ئەزانێت کە ئێستا لە هەلومەرجێکی خراپترایەوە ئەگەر هەتا زەربەی بەربکەوێ لەباری عەسکەرەوەی هێرشی بکرێتە سەر ئیمکانی ئەوەیە کە پشێوی دروست بێت ئیمکانی ئەوەیە خەتەر لەسەر دەسەڵاتەکەی دروست بێت و ئیمکانی ئەوەیە کە ناڕەزایەتی جەماوەری بتەقێتەوە بۆیە ئەو بۆ بەڕای من ئێران بۆ دەرکردنی سەری خۆی بە سەلامەت لە بەرامبەر خەڵکی ئێرانە لە بەرامبەر شۆڕشی خەڵکی ئێرانە کە خەتەرێک ئەم خەتەرە ناخۆی هەمیشە لە ئینی تەقینەوە ئەمە دو ساڵ لەوە پێش خەڵکی ئێران دژێم دەسەڵاتە ڕاپەڕی بە کەتا بنەماکانی و دەسەڵاتی لەرزان و هاوکاتیش مەسەن هەر زەربەیە کە ئێران بەر ئێران بکەوێت لە ئەمریکاوە ڕەنگە ینی کاریگەری گەورە لەسەر توانای عسکەری و باڵین لۆجستیکی و دابنێ کە ممکنە ئەمە بنەمای دەسەڵاتەکەی بلەرزێنێت و ڕوبەڕی خەتەری بکاتەوە بۆیە ینی ئەگەر ئێران بتوانێت بە ئیتفاقی لەگەڵ ئەمریکا دەربچێت کە نوعێک ئەوەی کە عەرەبە لە مالوەجه بۆی بکڕێتەوە و لە ناوخۆی خۆیاوە بە جۆرێکیش بە جۆرێک بتوانێت کە نفوزی ناوچێک و هێزێکی گرنگ حسابی وە بکەن ئێران ئەمەیەوە بەڵام ئێران تەمان خۆتان ئەزان کە هاوکات توانایی با بڵێن بێجگە لەم اتفاقی لەگەڵ یا چوونە ناو اتفاق لەگەڵ ئەمریکایە خەریکە لە ڕێگەی ڕاوێشکردن لەگەڵ دوو قوتمی سەرەکی جیهانی کە رووسیا و چینن خەریکە لە ڕێگەی ئەوانەوە چێت ناو دانوسان لەگەڵ ئەمریکانی ئەو
نەک بەتەنها خۆی ئەگەر دیقەت بن وەزیری خارجی ئێران چوو بۆ چین، وەزیری ئەگەر هەڵنەمەر خارجی ئێران چوو بۆ رووسیا، یعنی بێتگەلەوە مەسەرەن وەزیری دیفاعی سعودیە چوو بۆ ئێران. یعنی ئەمانە کۆمەڵێک محاولاتن کە ئێران ئەیکات لە ڕێگەی مەسەن ئەم دوو هێزە گەورە جیهانیەوە کە ئەمانش لە کێشمەکێش و لە منافەسە و لە ئینان لەگەڵ ئێرانە لەگەڵ ئەمریکایە. بۆیە بەرحەڵ ئێرانەوە سوود لە مینەژوەر بگرێ بۆی کە زۆرترین ینی کەمترین هینبات باڵین کەمترین تەنازل بکە. ئێران لە مەرحەلی تەنازلایە، بۆی کەمترین تەنازل کاوەلانی کەم لە ئاسێکی دیاریکراوە کە شەرەفەندامەنە بێ بۆ خۆی بتوانێت لەگەڵ ئەمریکا ڕێبکەوێت. هەتا وەکوماوەک بەر لە ئێستا باس لە ئەگەری جەنگ ئەکرا، باس لە ئەگەری هێرش و لێدان لە ئێرانەکراوتەنان لە کوردستانی عێراقشە باز لەوە ئەکرا کە کاریگەریەکانی لەسەر ئەوێت چۆن ئەبێت. ئەم قۆناغی کە ئێستا تیان ئەکرێت بڵێن کە مەترسی جەنگ دوور بۆتەوە لە ناوچەکەدا. من ئەزان چۆنە من پێم وایە کە بەپێی بە هەم بەرژەوەندی ئێران هەم بەرژەوەندی ئەمریکا ئێستا لەوانەیە کە شەڕێک ڕووبات. ئەمریکا ڕاستە هێزێکی گەورەی هێناوە، ئەوەی کە بەپێی سیاسەتی ترامپ بەڵێ ئاشتی لە ڕێگەی دەبر و هێزەوە ئێمە بە ئاشتیەکەین. یعنی ئەمە هێز نیشاندانە بەرامبەر بە ئێران کە ئەگەر ئاشتیەکەی بەخێربەی سەرچاو وەکو ترامپ وتی ئێران وڵاتێکی گەورەیە، ئێمە ئەمانە ئێران عەزیم و وڵاتێکی عەزیم بێ، یعنی ئەڵێ لەگەڵ ئێمە بی ئەتوانین بپارێزین و وڵاتێک بی اقتصادەکەت هەتا مەسەن گەمارۆ لەسەر لابین اقتصادەکەت بژێنیتەوە لە بەرامبەر خەڵکی خۆ تا بتوانی کۆنتڕۆلی دۆخەکە بکەی. ئەم پەیامەی بۆ ناردۆوە هێزەکە هێناوە، ئەڵێ ئەگەر لەگەڵم ڕێبکەوی باشتر و من هێز بەکار نایەنم. بەڵام ئەوەی کە ئەگەری بەکارهێنانی هێز بە تەواوی دوورکەوت بێتەوە بەڕای من ئەمە هێشتا ینی با بڵێن شتێکە کە پێشبینەکەی سەختە قورسە. من ئەڵێم بەڵام بەپێی پێویستیەکانی هەردوو لا هەم ئێران لە بەرژەوەندینێکە لی بدرێ و هەم ئەمریکا لە بەرژەوەندینێکە لە ئێران بات. بەرحاڵ چونکە ئەم لێدانە ڕەنگە کارەسات خۆڵکێنە، ڕەنگە دۆخی ناوچەکە بەرەو باڵێن ئاشوب و گێژا و شەڕ و تێکچوونی زیاتر بەرێ کەمە لە بەرژەوەندی بەڕای من نە بۆرژوازیە بەشێگشتی لە بەرژەوەندی ئەمریکا. ئەمریکا پێویستی بۆیە کە ئیستیقلال لە ناوچەکە دروست بکات، یعنی پێویستی بۆیە کە استثمار بکەوە بەرهێنان کە لە ئاسی دنیایەوە. ئەم منطقەیەکی مهمە بۆ ئەمریکاش بە تایبەتی بۆ سەرمای ئەمریکی. یعنی ئەگەر ئەمریکا بتوانێت ئەو دەستکەوتانەی کە ئەوێت بە ڕێگەی دانوسان بەدەستی بێنێ، بەڕای من ئەوە تەفزیلە، ئەوەی پێ باشترە و ئەوە یعنی نەکا لە بەرامبەر ئێرانەوە ئەوێت بەمە ئێران ئیغراکە وەلا لەگەڵ ڕێبکەوە حتمما دەستکەوت زیاتر بەگەر لەگەڵ ڕێنەکەوی ممکنە زۆر زەرەر بکەی و ئێرانیش ئەزانێت کە هەر زەبەیەکی بەرکەوێ ممکنە دۆخەکەی زۆر خراتر بێ. هەڵبەت ئێران ئەوەش دەزانێت کە ئەمریکا لەما حەزەری هەیە، چونکە ئەزان کە دۆخی ناوچەکە وێرانە بێت، کارەسات ڕۆیە و دەنان دەستەجات و تاقمی ئیسلامی سەر بە جمهوری ئیسلامی کەمانە وەکو هینی دومەڵی سەرەتانیە تەقلن ناوچەکە هاتوان دۆخی ناوچەکە وێرانکەن. ناوچەکەش منطقەیەکی مهمە بەڕاستی، لە منطقەیەکی نفوزی اقتصادیە، منطقەیەکی نفوزی تیجاریە، منطقەیەکی گرنگی تیجاریە، منطقەیەکی گرنگی با بڵێن وزەیە. ئەمە بۆیە هەموو جۆرە تێکچوونێکی دۆخی ناوچەکە بەڕایم لە بەرژەوەندی نە سەرمایی ئەمریکا نە سەرمایی جیهانیە و نە دەوڵەتەکان و سەرمایی ناوچەکەیە. ینی بۆیە بە بڕای من هەمویان من پێم وایە هەمووی بۆی تیجا کارەکە ئەو شەڕ ڕوونەیە. بەڵام ئەگەر ئێران من لەیاد بەرحاڵ سەربایات بە بڕای من ئەمریکا زەربە لانی کەم لە بنکە ئەتۆمیەکان و لە دامەزراوە ئابوووریەکان یاد کەەوە حتمما زەربێکی گەورە لە ئێرانەوە. بەڵام پێم وایە ئەمە دوورە، بەڵام ینی واژنێ کە بڵێ تەواو بوو بێت یا بەو دەرەجە دوور کەوتێتەوە کە ئینسان باڵێن ڕەحەت دابنیشێ بڵێ ترەوە خەتەری جانکە دوور کەوتەوە. نا خەتەری جانکە بە بڕای من دوور نەکەوتەوە، چکە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بوو ئەن. یعنی ئەگەر ئەمریکا لەڕای من لە ماوەیەکی دیاری کراوە بەڕێکەوتێنەکان لەگەڵ ئێران، من پێم وایە کە یعنی بە جۆرێک ئەو هێزنەوەندنە ئاکادیانی. باشە کاریگەریەکانی ئەم دانیشتانە و یان ئەگەر ئەو خواستانەی ئەمریکا چۆیە پێشەوە کە ئێران عاقڵ لە ئێراندا دانیشێت و دەسەڵاتی خۆی لەوێدا بمارەسە بکات و پەل نەهاوێت زیاتر بۆ ناوچەکە، چی کاریگەریەکێ بێت لەسەر ناوچەکەەوە بە تایبەتی لە عێراق و کوردستان کە ئەزانین ئێران دەسەڵاتی کێزگار فراوانی هەیە هەم لە تەواوی عێراق و هەم لە زۆنێکی کوردستاندا. من پێم وایە گەر جەنگ ڕوونەیات ئەمە بەڕای من بۆ ناوچەکە باشترە لە مبارێکەوە. زان چۆنە
جەنگ و ماڵوێرانکایی لە پێش هەموو کەسێکەوە چینی کرێکار و زەحمەتکێش و جەماوەری مەحرومی عێراق و کوردستان ناوچەکە زەرەرەکەن یعنی ئەوان ڕاستە جمهوری ئیسلامی ڕێمێکی درڕندەی وحشی سەرکوتگەرە ڕاستە کە بەرحاڵ هەتا مەسەن نفوزی ئێران لە ناوچەکە ئیسلامیەکان و هێزە ئیسلامیەکانی سەر بە ئێران لە عێراق هەتا لە کوردستان ئەمانە مەسەن باڵی قاچیان درێژ کردەوە مافەکانی خەڵک پێشێلەکەن خەڵگە کوژن باڵین ینی بە جۆرێک یعنی بێمافیان بەسەر هاوڵاتیانی عێراق و کوردستانە سەپاندووە بەڵام لە تەحریقا شەڕەکە ئەتوانێت دەمە کارەسارباتر بێ ژیانی خەڵک تێک بات قەت و عام ڕووبات و ئەو ئەمن و ئاسایشە دەرەجەیەش کە هەیە ئەو دەرەجەیەش کایە ئەو لەرزۆکەی کە ئەوەش نەمێنێ وە کارەساڵ ڕوو لە خەڵکە بۆی من پێمە لەمو حاڵتێکا ڕووندانی شەڕ لە بەرژەوەندی گشتی خەڵکە کارەسات ڕوونا قەت و عام ڕوونات و هینە بەڵام ئایا بەڕاستی ئەمە چ ئێران لە عێراق و کوردستان چی کاریگەری بەڵام مەبەستمەوەی کە ئەمە لە تەحلیل لە خیا مەسەن دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەهێڵێتەوە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەتوانێت لەمە لەباری اقتصادی و مەسەلەن ئەگەر گەمارۆکانی لەسەر کەم کرێت ئەتوانێت ئیسمارات بکار ناوخۆی ئەتوانێت ئەو فشاری اقتصادی کە لەسەرەتی لە ناوخۆی ئێرانە ئەتوانێت بە جۆرێک مەسەر وەڵام بۆ باتەوە بەرحاڵ نوعێک لە بوژانەوەی ئابووری مەسەلمانە هەمووی ئەگەر ئیمکانێتن کە بێتە ناو بڵین ئەم پرۆسەس سیاسی اقتصادی ناوچەکە ئەمە ڕەنگە دۆخی ژیانی خەڵک تۆزێ باشترە کە ڕەنگە تۆزێ مەسەلەن دەسەڵاتی جمهوری ئیسلامی نوعان ما دوورتر بخاتەوە یا بڵین ینی کەمتر با بڵین بکەوێتە بەردەم زەربە و ئینی خەڵک یعنی ئەمە ڕەنگە ئەو جانبەی تابێ بەڵام لە تەحلیلەکە بە بڕای من بە جۆرێکیش نفوزی ئێران لە ناوچەکە لاوازەکە ینی من پێم وایە کە ئەو کاتە ئێران ئەو بەو جرئەتەوە ناتوانێت دەستکێشێتە ناو عێراق و ناو کوردستان نا شوێنەکانی کە و حتما ئەوەی لێ قبول ناکرێت مە پێم وایە لەو بارەوە ینی ئێران ینی لەو بارەوە قازانجی خەڵکی بە بڕای من تایە خەڵکی ناوچەکەی تایە و حتما قازانجی خەڵکی ئێرانشی تیا کە لە شەڕ و بەڵام نەجاتە بێ بەڵام دۆخێک تۆزێک ژیانی هینە بێتەوە ئابووری ئەبوژێتەوە بەڵام یعنی ئەتوانێت خۆی تەوان کێشەی خەڵکی ئێران لەگەڵ جمهوری ئیسلامیە تەناوەنێک ئەگەر قەیرانی ئابووری زیاد بێت خەڵک کێشەی هەگەر نەمایتر خەڵک جمهوری ئیسلامیەت خەڵکی لە ئێرانە 40 ساڵ لەگەڵ جمهوری ئیسلامیە شەڕی هەیە شەڕی جۆراوجۆری هەیە لەسەر مەسالەی جۆراوجۆر بۆیە بە بڕای من ئەگەر شەڕ دوور کەوێتەوە ئەگەر تۆزێ ژیانی خەڵک تۆزێ باشتر بێت لە جیاتی و خەڵک بە شوێن پارێنانێکە ڕاکات تۆزێ ژیانی باشتر بێت حتمما ئەو کاتە لە هەلومەرجێکی باشتر بۆ خەبات لە بەرامبەر جمهوری ئیسلامیە بێ من بۆیە پێمان لەو بارەشەوە ئەگەر چی لەوانێت جمهوری ئیسلامی بۆ ماوەیەکتر دەساتەکەی بمێنێتەوە با بڵین بەڵام زەمینەی سیاسی بۆ خەباتی خەڵک زەمینەی ژیان و گوزەرانی خەڵک باشتر بێت کە توانێت لە هەلومەرجێکی باشترە خەباتی خۆی لە بەرامبەر جمهوری ئیسلامی بێتە پێشەوە بۆیە من لەو بارە بەڕاستی بە هەموو شوێک پێم وایە کە ڕوونەدانی جەنگ لە تەحلیل یەخیرا لە دوا لێکدانەوە لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکەیەوە ئەتوانێت خەڵکی ناوچەکە لە بەڵایەک نەجات بە و ئەتوانێت زەمینەی سیاسی گونجاوتر ئارامتر بۆ خەباتی چینایەتی لە ناوچەکەیە بیمافیا لە ناو ئێرانیشا بڕەخسێنێت و لە بەرژەوەندی خەڵک پشتێتەوە بە سەرنجام بەڵام ئەو دەسەڵاتدارانی ناوچەکە کە زۆر وابەستن بە جمهوری ئیسلامیەوە چارەنووسی ئەوان چی لێت ئەگەر هات و دەسەڵاتی ئێران سنووردار کرایەوە و توانای دەسەڵاتی دەنها لە ناوخۆی ئێران نابێت و کۆی کە وتان ئەمریکێکە لە داواکانی ئەمریکا ئەبێت بۆ ئێران بۆ منە لە عێراق و لە کوردستاندا کە بەشێک لەو دەسەڵاتە وابەستەی ڕاستەوخۆن بە جمهوری ئیسلامیەوە چارەنووسی ئەوان چی لێدێت من پێم وایە ئەوانە کە بەیترینی خوان بگۆڕنە بێزان چۆن ئەو پشت و پەنای کە هەیەیان بۆ جمهوری ئیسلامیە بەو وینەی ئەمە بەو شکڵی جاران ناتوانێت هاوکاریان کە بۆیە بە بڕای من نازانم ئەمە ڕۆتانە خۆیان بە جۆرێک باڕین ئەگونجێنن لەگەڵ دۆخی تازەی باڵین ئەمەی کاڵێ شەرقی ئەوسەتی تازە مەسەر نفوزی ئێرە ئەمریکا بە جۆرە نفوزی ئیسرائیل من پێم وایە کە دوای ئەمە نەوێک لە دەستپێکردنی ڕەوەندێکی ئیتفاقات و سڵح لە ناوچەکە بە جۆرێک دەست پێکا ینی بە ئەمری واقع بەپێ ئەمری واقع دەست پێکات کە نەوێک لە هێوەربوونەوە بۆ سەرمایە دروست بێت کەمە تر ناکرێت هەتا کێشەی فەڵەستین و ئیسرائیل و عەرەبوانە ناکرێت بەم شکڵی ئێستا حتما ڕەنگە جۆرێکی کە بە بڕوای من دۆخێکی کە بێ جایترەوەی قەزەی فەڵەستین بەرحاڵ بە جۆرێکی تریلێت کە ئێستا تا قسە هەیە لەسەر ئەمانە کە ڕەنگە نەمانی بزورگەی حەماس ئەم ڕەوتە ئیسلامیانە بە جۆرێک ڕەوتە ناسیۆنالیستەکان لە ناوچەکە جاری کە بوژانەوە پیا بکەنەوە ڕەوتەکانی پرۆ ئەمریکی و پرۆ ئەمانە مەسەلەن نفوس پیا بکەنەوە ینی بە جۆرێک
يعني ئەمانە خوان ئاڵگۆڕ بەسەر خوانە بێنن یان هەتا ڕەوتی تازە زوتەوەی تازە ئەحزابی تازە مەسەن سەر دەربێن و هەتا ئەمە لەوانەیە ئاڵگۆڕ لە خوانە دروستکەن بۆ چینە مەسەن جەماعەتی سەدر دەورانە لە قم و لە نفوزی جمهوری ئیسلامی بوون دوایی گۆڕان یعنی بوون بۆی کە کەوتە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئێرانەوە بۆیە ئەمانە من پێم وایە کە لەباری کۆمەڵاتی لەباری سیاسی لەباری با بڵێن ڕیزبەندی بزوتەوەکان و حیزبە سیاسیەکان و لایەنەکان ئاڵوگۆڕ بە پێم دۆخە تازەیە یەتەکایەوە حتمما ممکنە ینی مەسەلەن هەرەوە نەبینین کە لایەنە بۆرژوازیەکان با بڵێن ئەتوانن ئاڵوگۆڕ بە خوانە بێن و کۆمەلگا عێراقی با بڵێن ڕەوتی تازەی بۆرژوازی لەگەڵ ئەم دۆخە تازەیە سەر دەربێنێ بە بڕوای من ئەگەری ئێوەژەیە کە بزوتنی کرێکاری کۆمۆنیستی و ڕەوتی ئینسانی و یەکسانی خوازی لە کۆمەلگا عێراقیشە دەرفەتی زیاتری بۆ بڕەخسێت بتوانێت کە بە جۆرێک با بڵێن فەزا بڕەخسێت کە ئەم بزوتوانش بتوانێت لە هەلومەرجێکی گونجاوترە سەر بەرزکەنەوە بتوانن لە مەیدانی خەڵاتی چیناتیان نەخشی باشتر و گونجاوتریان هەبێت. دو پرسیارم سەبارەت بۆ بزوتنەوە ناڕەزاتیە فراوانەیە کە خۆشت بە بەشێکی قسەکانتە ئاماژەت پێداکە لە دوای کوشتنی ژینە ئەمینیەوە لە ئێران سەری هەڵدا و ئەوە بوو دەسەڵاتی جمهوری ئیسلامی خستە حاڵەتی مەترسیەوە. چارەنووسی ئەم بزوتنەوەیە چی لێدێت لە ئێران و بە کاریگەریەکانیشی لەسەر ناوچەکە چی دەبێت؟ ئەزا چۆن بزوتنەوەی کە بە بزوتنەوەی ژینان ناسرا بەڕێن بەشێک بوو لە ناڕەزایەتی گشتی خەڵکی ئێران یعنی ئەو بزوتنەوەی ڕەنگە تەواو بێ بزوتنەوەی بەو معنایی کە سەری هەڵا مەسەن زۆرتر لاوان و گەنجان بوون ئەمانە زۆرتر خواستەکان ئازادی و ئەمانە بوو ئەم بزوتنەوەیە وەکو بزوتنەوەیکی دیاریکرا بۆ هینێک بەڕەنگەم تەواو بوو بێ بەڵام بەڕای من ئەم بزوتنەوەیە کە خواستی ئازادی فەردی خواستی مەسەلەن نەمانی قەوانی ئیسلامی خواستی ژیانێکی مەسەن مەدەنی و مۆدێرن و کراوەی هەبوو و نەوێک لە کرانەوە و ئازادی فکر و ئەندێشە و ئەمانەی هەبوو ئەمە بەشێک بوو لە بەشێک بوو و ئێسەش بەشێکە بە بڕای من ئەم خواستە لە جێگەی خۆی ماوە ئەم داخوازە جێگەی خۆی ماوە ڕەنگە بزوتنەوەیە تەواو بوو بێ مە بەسمەوەی کە نای بستنەوەی ژینە ئەمینیە بەو ئینەوە بەڵام ئەم بزوتنەوەی ئەتوانێت بە شکڵی تر لە چوارچەوەی ترا خۆی هینکاتوانی بزوتنەوەی ئەتوان بڵێم ها بڵێم بزوتنەوەی ناڕەزاتی خەڵکی ئێران بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ ڕێفا بۆ خۆشدرانی بۆ کۆتایەتی دەسەڵاتی جمهوری ئیسلامی و دامەزانی دەسەڵاتێکە ژیانێکی ئازاد ڕەفا خۆشگوزەران ئازادی دیموکراتیەکان ئازادە فەردەکان بۆ هاوڵاتیانی ئێران دابین کات ئەمە بە بڕای من بەشێکە لە خەبات و بەشێکە لە مێژووی ئێران ینی بەردەوام بوو ئەمە بە شێوازی جۆراوە جۆر مەسەمە دەستی پێکردوانی بۆ نمونە هەتا دوای جۆرێک دامرکاندنەوەی ناڕەزایەتەکان و یاخۆ پیشاندانەکانی بزوتنەوەی ژینامێنی ناڕەزایەتە کرێکاریەکان لە ئێرانە سەری هەڵا و لە هەزاریش یعنی ڕۆژ نییە ناڕەزایەتی لە بەرامبەر گرانی لە بەرامبەر سەختی ژیان لە بەرامبەر قەیرانی ئابووری لە بەرامبەر بۆ نەدانی موچە دواکەوتنی موچە شرایەتی خراپی ژیان شرایەتی خراپی کار لە ناوەندەکانی کار لە کۆمپانیەکان لە مامۆستایان خانەنشینان لە سەرانسەری ئێرانە ڕوونەیات ئەمە بەشێک ینی بەردەوامە بۆیە بزوتنەوەی ئەتوانمە ئەو بڵێم بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵکی ئێران بۆ سەرنگونیکردنی ڕژێمی ئیسلامی ئێران لە پێناو ئازادی لە پێناو یەکسانی و ڕەفا و ژیانێکی شایستە بۆ خەڵکی ئێران ئەمە بەردەوامەوە ئەمە پێم وایە کە یعنی هەنگاو بە هەنگاو ئەتوانێت کەموکوڕەکانی خۆی باڵین پڕ بکاتەوە و هەنگاو بەرەو پێشەوە بنێت من پێم وایە کە ئەم زوتنەوەی بەردەوامە بێ و حتمما لە ساڵانی ئایندا ئەتوانێت لە هەلومەرجێکی ترا بە شێوازی تر کە بە بڕای من ڕادیکاڵتر لە جاران فراوانتر لە جاران ڕەنگە زیاتر بەتا سەراسەریتر لە جاران بتوانێت لە بەرامبەر جمهوری ئیسلامی پشتی ڕاست کاتەوە بە تایبەتی کاتێکە جمهوری ئیسلامی وەکوتم ئەم غۆلە ئەمەی کە لە ئاسی ناوچەکە کۆنتڕۆلی دنیای کردبوو ئەم نفوزەی ئەشکێتەوە مەسەن ئەمە تا جۆرێک باڵێن نوعێک لە غروری خەڵکیێران نوعێک لە متمانەبوونی خەڵکیێران بەرامبەر لە بەرامبەر جمهوری ئیسلامی زیاکە لە کاتێکە جمهوری ئیسلامی کە هەزاران هەزار چەکداری لە ناوچەکە بڵاو بوو بۆ ئیحساسی قودرەتی کرد و لە عێراق و لە لوبناان و لە کوێکوێ ئێستا خراوەتەوە ناو چوارچێوەکەی خۆی ئەمە بەبڕای من متمانە بە نەفسی خەڵکی ئێران و چینی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خوازی ئێران بە خۆیان زیاترەکە لە تەقابل لەگەڵ ڕژێمی ئێرانە من پێمە بۆیە هەتا ئەگەر جەنگ ئەتوانێت کارەسات دروست کاتوان ئەم بزوتنەوەیە لەبین بەرێ ئەتوانێت خەڵک ناچارکە سەری تەناس ینی ئاوارە و داماویان بکە
ئەم دۆخە ئەگەر ڕێکوتنی ڕووبات ئەتوانێت بە پێچوانەوە زەمینەکانی هەڵسانی جەماوەری ناڕزای جەماوەری فرانکە من نمونەیەک بڵێم ینی مەسەن بەداخەوە شەڕ ئەتوانێت بۆنە لە سوودان یا لە سووریا کاتێک کە ئەو حرەکەت و ناڕزایەتە لە ڕێگەی تەدەخلاتی وڵاتانەوە بوو بە شەڕێکی ناخۆ کارەساتی لێقوقا ئێستا سوودان دوای شۆشێکی جەماوەری بەداخەوە شەڕێکی 3 ساڵە کە بە ملیۆنها کەس زاوارەوە بە 10,000 کەس کوژا و برسێتی ڕوو لە خەڵک کردووە بۆیە دۆخی شەڕ و نائەمنی بە هیچ شێوەیەک لە قازانجی بزوتۆی ناڕەزاتی خەڵک نییە و ئەم دۆخی کە ئەگەر ڕێکەوتن دروست بێ لە بینی ئەمریکا و ئێرانە بە بڕوای من بەو شقی کە ئێران توانای کاریگەری لەسەر ناوچەکە لاواز بێت ئەمە ئەو احتمال بە نەفسەی خەڵکی ئێران زیاترەکان لە بەرامبەر جمهوری ئیسلامی وەمە بە قازانج بە ئێرێنی بە ئیجابی لە قازانجی بزوی ناڕەزایەتی و زۆر ئازادی خوازی یەکسانی خوازی خەڵکی ئێران و ژنان و لاوان و کچینی کرێکاری ئێران ئەتوانێت دۆخەکە بچەرخێنەوە بۆ واقعیا وەریگیامێ. محسین کەریم سەر و سەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەمان. زۆر سپاس بۆ ئێوەش بژین. عزیزان بەرنامەی دووەممان تایبەتە بە قسە و باس لەسەر کارکردن بە منداڵان لە زنجیرە باسی پێشوازیەکی ئایا لاگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی عزیز زنجیرە باسەکانمان لا پێشوازیەکی ئایاردا بەردەوامە هەر بەرنامەیە و بابەتێک تایبەت بە ژیانی کار و خەباتی کرێکاران و تایبەتمەندیەکی ئایار تاوتێ دەکەین و لە بەرنامەی ئەمڕۆژماندا قسە و باسمان دەبێت سەبارەت بە کارکردن بە منداڵان. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ بەرپرسی سەنتەری پارێزگاری لە مافەکانی منداڵان کامەران لەتیف. مامۆستا کامەران لەتیف ئێوە باش و سپاسکە لەگەڵمانیت. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بینەران و بیستەرانی پێشەنگ تیڤی. ئەمە لەو پرسیارە پرسم کە ئێستا لە 2025دا کارکردن بە منداڵان چەندە دیاردەیەکی بەربڵاو فراوانە لە جیهان و لە کوردستاندا؟ دووبارە دەستان خۆش بێن هەڵبەتە بارودۆخی مناڵان و کارکردنی مناڵان لەسەر تاسەری جیهانە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس بکەین هەموو ئەو داتانەی کە لە خودی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان خوان لە زاری خوان و ئاماژەی پێدەن هەمووی ئاماری مەترسیدارە جگە لەو ئامارە نافەرمیانی کە لێرە و لەوێ بڵاو ئەبێتەوە کە زیاتر لە 180 ملیۆن مناڵ لەسەر تاسەری جیهانە بە شێوەی جۆرەجۆر کارەکەن و کە مناڵانی 4-5 ساڵەوە تایەتی تاکو خوار 16 ساڵ خوار 8 ساڵیش کە ئەمە بۆ خۆی لە 125 ئەو مناڵانش کە وەکو باسەکرێت لەژێر کاریگەری کاری قورسدا کارەکەن. هەڵبەتە زۆرێک لەو مناڵانەی کە کارەکەن و بە هەزاران مناڵ لە خوێندن دوور ئەکەونەوە لە ژیانی و مناڵی خوان دوور ئەکەونەوە وەلەو مناڵانە زیاتر لە 300,000 مناڵ لە خانەوادەی خێزانە دەوڵەمەندەکانە کارەکەن کە وەکو خزمەت گوزاری و باڵین کارگوزارێک کارەکەن لەو خێزانە کە مەش دیسان تووشی چەندین دەستدرێژی ترێ بنەوە و ئەو مناڵانی کە باسم کرد زیاتر لە 125 ئەو مناڵانە کە کچن تووشی دەستدرێژی سێکسی ئەبنەوە لە ڕوویەوەی کە لەو ماڵە دەوڵەمەند و ماڵە سەرمایهدارانی کە کارەکەن بە شێوەیەکی گشتی مناڵان لەسەر تاسەری جیهانە لە بارودۆخێکی سەختە ژیان بەسەر ئەبەن ئەمەش ئەوەیە گەڕێتەوە کە ڕیشەی چرسانەوەی مناڵان بەندە بە ڕیشەی چینی سەرمایهداری و ئەوەی کە ئەمڕۆ سەرمایهداری وەکو پێویستیەکی سەردەمی ئابووری پێویستی بە کاری مناڵانی شەکە سوود لە کاری مناڵانی ژوەرگرێت کە هەم حەق دەستی کەمە و هەم توانایی و کارێکی زۆریش پێەکە لە پێناوکەڵەکەکردنی سەرمایی زیاتر و زۆرێک لە وڵاتانی کە تاکو ئێستا یاسای قەدەغەکردنی کاری مناڵانی تیاجێگیر نەکراوە
ئەتوانرێ زۆر بە ئاشکرا مناڵان ئەبینین کە کاری تەواو قرس و تااقەت پڕوکێنەکەن و هاوکاتی کارکردنەکەشەکە لە دوایە بتوانم باسی بکەم کە کاریگەریە دەرونی و جستەیەکانی لەسەر مناڵان چەند زۆر ئەبێت و هاوکاتیش ئەمە بە دەرەجاتێکە کە مناڵان تەواو لە دۆخی مناڵی خۆیان دوور ئەکەونەوە لە خوێندن دوور ئەکەونەوە لە ژیانی مناڵی و بارودۆخی مناڵی خۆیان تەواو دوورەکەونەوە و بە پێچوانەوە ئەرک و بەرپرسیارەتی خێزان و بەخێوکردنی خێخیانەوەدەکانیان ئەدەن بە شانیان ناکە ئەمە بۆ خۆی کاری مناڵان مەترسیدارترین توندوتیژیە بەرامبەر بە مناڵان چونکە ئەگەر بزانین کاریگەریەکانی درێژمەودایە کە کاریگەری و لایەنە دەرونیەکانی لەسەر ژیانی مناڵان بۆ دوار ڕۆژ و ئایندەی مناڵەکەش ڕنگانەوەی ئەبێت چونکە هەم ئایندەی مناڵەکە لەناو ئەبات و هەم ژیانی مناڵی خۆشی دیسان جاریکە لەناوە هەتاو شوێنەی بە کوردستانە گاتەوە کامینین لە کوردستانی بەدەر نییە لەو چوارچەوەی کاری مناڵان کە بە شێوەیەکی گشتی ئەبین لێت مناڵان هەر بە شێوەیەکی سەرزارەکی ڕەگوزەرکەی بە نیوشار و شارۆچکەکانە ئەبینین بە سەدان مناڵ کاری دەستفرۆشیەکەن کاری قورسەکەن و هاوکاتیش زۆرێک لە مناڵانە لە خوێندن دوورکەوتونەتەوە لە هەمان کاتیشە ئەم مناڵانە ڕوبەڕووی چەندین دەستدرێژی ئەبنەوە لەلایەن گەورەکانەوە هاوکات ئەبینین دەستدرێژی سوکایەتی و دەستدرێژی سێکسی و کۆمەڵێک دەستدرێژی تر ئەبنەوە کامە بۆ خۆی وا لە مناڵە کات کە بە جۆرێک تەواو ژیانی مناڵی خۆی لە بین ئەچێت و من ئەوەی کە تا ئێستا ئەبینرێت یاسایەک نییە ئەوەی یاسایەک نییە لە کوردستانە کە بە شێوەیەکی گشتی قەدەغەیی مناڵان بەڕسمی بناسێت و کاری مناڵان بە شێوەیە قەدەغە بکرێت ئەوەی کە هەیە لێرە ناو بەناو حملەیەکە کرێ بۆەوەی کە مناڵان کار نەکەن دایک و باوک یاخود کە سوکاری ئەو مناڵانە کۆەکەنەوە جۆرێک لەوەی پێم بەڵێن نامە و تاعودیان پێپڕەکەنەوە کە جاریکە مناڵانە کار نەکەنەوە و دواتر بەرەڵایەنەکەنەوە دیسان جاریکە ئەم مناڵانە چنەوە بەردەم کارکردن کامەش هیچ ئیزراعاتێکی ئۆتۆ نییە کە چارەسەرێکی ڕیشەی بۆ کارکردنی مناڵان بدۆزێتەوە بەڵکو چارەسەری ڕئیسەوەی کە حکوومەت و بەرپرسیارەتی و دەسەڵات خۆی لەم بەرپرسیارەتی دزیەوەتەوە بە حکومەوەی کە هیچ بەرپرسیارەتێکی بەخێوکردنی مناڵ و پەروەردە و ژیانی مناڵانی لە ئەستۆ نەگرتووە هەر بەم پێوەرەش ناتوانێت کە چارەسەری ڕیشەی و بنەبڕی کارکردنی مناڵان لەبین بەرێ بە چونکە بۆ وەختێکە کە سوکاری ئەو مناڵە لێ پرسیینەوەی لەگەڵاکەن کاڵێ ئێمە کارمان نییە کاڵێ ئێمە بژێوی ژیانمان ناچێتە پێش و ژیانمان قورسە بە ناچاری ئێمە مناڵەکانمان کار پێەکەین وەختێکیش دەسەڵات کامە نەکاری بۆ دایک و باوکی ئەم مناڵا دۆزێتەوە نەبەر پرسیارەتی و بەخێوکردنی ئەم مناڵا دۆزێتەوە لە هەمان کاتە مەجبور بۆی کە بە شێوک لە شێوەکان بەشێکی ڕۆتینی مناڵەکە جاریکە ئەخاتەوە سەرجادە و دیسانەوە دەسەکەنەوە بەکارکردن ئەمە هەڵقەیەکە لە ماوەی یەک لەحظە ڕاوەستین کە هیچ پرۆژەیەک هیچ بەرنمەیەک لەلایەن کەناڵی فەرمیەوە دەسەڵاتدارانەوە بوونی هەیە کە ئومێد بکە بەوەی کە کارکردن بە منداڵان ئیتر لە پێویستی خێزانە هەژارەکانیشدا نەمێنێت هیچ شتێکیوە لە ئارەدا هەیە بەداخەوە کە هیچ پرۆژەیەک لەو شێوەیە نییە و حکوومەت پێم وایە ئەوەی ناتوانین بڵێن حکوومەت چونکە حکوومەت پێویستی ئەوەیە کە بەردەوام خزمەت گوزاری بە هاوڵاتیان بەڵام ئێمە بینین دەسەڵاتێکی ئەوەی کە دەسەڵاتش ئەوەی کە هیچ لە خەمی مناڵانە بێت مەسەلی مناڵانە کە بە پێچەوانەوە مناڵان وەکو هینێکی دەرەجە دوو و لاوەچی تەمەشا ئەکرێت هەر بەو پێوەرەیە کە هیچ بەرپرسیارەتێکی و ئەم پرسەگرگەی لە ئەستۆ نەگرتووە بەڵگەش بۆ ئەم قسانەوەیە کە ئێم وەکو باسم کرد بە سەدان مناڵ ئەبینین لە ناو بازاڕەکانە
کارەکەن و کاری قرسی شەکەن و ئەو کاتی کارەکەش زۆر تووشی سوکایەتی بوون و جنێودان و دەستێژی و ئەمانە هەمووی ئەبنەوە و لە کاتێکا کابینیت ئەم بەبەرچاوی دەسەڵات و بەبەرچاوی شۆرتە و هەموو ئەمانەکە لە نێو بازارەکانە بینیت مناڵت بۆ خۆی کارەکات ئەمە لاوازی ئەو دەسەڵاتەیە کە ئەبێت یاسایەکی قەدەغەکردنی مناڵان نییە یاسایەک نییە کە لە پشتی ئەمەوە هەر کەسێکە کار بە زۆرملی کار بە مناڵان ئەکات لێ پێچینەوەی لەگەڵا بکرێت و مناڵان شوێنیان پەروەردەکردن و نێو قوتابخانەکان و نێو ژیانی یاری و سەرگەرمی و فێربوون و ئەمەیە نەوەکۆی کە بچێتە نێو بازار لە بەرگەرما و سەرمایی هاوین و زستانە و کار بکات و ئەرک و بەرپرسیارەتی خێزانەکان لە ئەستۆ بگرێت بەداخەوە بینین کە زۆرێک لە بەتایبەتی چەند ڕۆژی کە پشووی هاوین دەست پێکات ئەم ڕێژەیە چەندین بەرامبەر بە زیا ئەکات لە نێو ترافیکەکانە لە نێو ناوچەی پیشەسازی لە نێو هەتاکو لە نێو قەسابخانەکان نبین مناڵان ببینێت من بۆ خۆم چەندین حاڵەتم بینیوە کە مناڵان لەو تەمەنە جگەرە ئەفرۆشن وەی بفرۆشن کەمانە بەڕاستی مەترسیە بۆ سەرژیانیان و کاریگەری دەرونی و جستەیی و ئایندەی ئەم مناڵە ئەخاتە مەترسیەوە کە بەڕاستی ئەمە ئەوەی کە بەلاشەوە گرنگ نەبێ مەسەلەی حکومەت و دەسەڵاتە کە هیچ بەرپرسیارەتێکی نەگرتوتە ئەستۆ لەوەی کە ئەم مناڵانە بێ وەکو باسم کرد شوێنیان قوتابخانە بێت شوێنیان جێگەیان ئەوە بێت کە هەتاکو لە هاوینەکانیشە سەرگەرمی فێربوون و دەورات و دەوراتی مۆسیقی و بۆ دەوراتی فەرهەنگی و ئەمانە بێت بەداخەوە بینین کە لە ترافیکەکانە ئەبینین جامی سیارە سڕنەوە مەسەلەن کلێنێکسێکە فرۆشێ دەستفرۆشی ئەکادیا سیگارێکە فرۆشەیە کلێنێک سەفرۆشێ ئەمانە بەڕاستی ئایا مناڵێک بەم شێوەیە 8 سعات لەبەر ئەم خۆرەت ئەوە بێ بزانین لە ڕووی جستەیەوە چ تەسیراتێکی لەسەر تەندروستی ئەم مناڵە بۆیە ئەمە ئێوە باستان لە یاسا کرد کە لە ڕووی یاساوە مەسەلەن قەدەغە نەکراوە بەڵام لە هەندێک وڵاتدا قەدەغە کراوە کارکردنی منداڵان و بەڵام هەر منداڵ هەشە منداڵ کارەکات پێتان وایە تەنها یاسا کافیە بۆ ئەوەی کە ڕێگر بێت لەوەی کە ئیتر منداڵان یاسا تەنها یاسا دەرچوونی یاسا بۆ ئەوی کە قەدەغەی کاری مناڵان بکات ئەمە هەنگاوێکی گرنگە هەنگاوی دووەم کە لەمە گرنگتر ئەوەیە کە جێبەجێکردن و متابعکردنی ئەم بڕیاری یاسایە کە بێتێ بەداخەوە لەو کۆمەڵگە پێشکەوتوانی کە تۆشی بینی بە زۆرێک لە زۆرەکان دیسان چوسانەوە و کاری مناڵان بە شێوەی ڕەش هەر هەیە بەڵام ئەوەی هەیە کەمترە لێرە یان با بڵێن کۆمەڵگەی ئەو وڵاتە پێشکەوتوانە حساسترێت بەرامبەر بە جۆرە دیاردانەی کە ئەبینرێت بەڵام لێرە کێشەکە لێرە ئەوەیە کە کۆمەڵگەی کوردستان بەگشتی و کۆمەڵگەی شەرقی وسات بەگشتی کابینیت من کە باس لەکەم بەسەرەی کوردستان و چواردەوری و هەموو هەتاکو ئێران و سعودی ئەمانە کە هەمانە بە جۆرێک لە کەم تا زۆر جیاوازەیەکی ئەوتوان نییە بەڵام ئەبینرێت ئەمای کابینێ کۆمەڵگە حساس نییە بەرامبەر بەکاری مناڵان بۆ نمونە نەبووتە فەرهەنگێک کە وەختێک هەم لێدان هەم کارکردنی مناڵان هەم پێشێرکردنی مافەکانی مناڵان کۆمەڵگە حساس کاتەوە هاوڵاتی قسەی لەسەر بکات هاوڵاتی ڕێگە نەدات کە ئەمە فشار بێنێ بۆ دەسەڵات کە کارکردن بە مناڵان یەکێکە لە مەترسیدارترین پێوەرەکان کە کاریگەری هەیە لەسەر مناڵان چونکە ڕفتار و مامەڵەی هەر کۆمەلگایەک لەگەڵ مناڵانە ڕادەی پێشکەوتوی و کۆمەلگایە بەیان دەکات هەر پێوەری پێشکەوتنی هەر کۆمەلگایەک ئەوەیە کە تا چه ڕادەیەک مامەڵی باش و دروستە لەگەڵ مناڵانە ئەمە پێوەرە بۆ هەموو پێشکەوتنی هەموو کۆمەلگایەک نەگەوەی کە چەند ئیمارە بەرزبووەتەوە و چەند خزمە گوزاری تر هەیە بەڕاستی لە ڕووی فەرهەنگی و ئینسانیەوە لە ڕووی تێگەیشتنمان بۆ مافەکانی مناڵان و لە ڕووی ئەوەی کە حساس بین و فەرهەنگێکی بەرزی کۆمەلگا ڕێگە نەدات کە کاری مناڵان هەروە بە ئاسانی تێپەڕێت و ڕێگە نەدا بەوەی کە سوکایەتی بە مناڵان بکرێت لەسەر شەقامەکان و لێ بدرێت و کاریان پێ بکرێ و لە ڕوبەڕووی
چەندین دیاردەی ناشرین بێتەوە هەتاکو مناڵ لەو تەمەنای فێری مامەڵەی گەورە بێت فێری پارە و پارە وەرگرتن و پارە بژاردن و کۆمەڵێک لەم شێوەیە ئەبێتەوە بەڕاستی ئەمانە هەمووی کاریگەری دەرونی دروستەکە لەسەر مناڵە ئەم کە مناڵە ڕاستە لە ڕووی جەستە و تەمەنەوە مناڵە بەڵام لە قسەکردنە وەکو کەسێکی گەورە قساکات چونکە تێکەڵ بە بازاڕی کار کراوە تێکەڵ بە گەورەکان کراوە تێکەڵ بە کۆمەڵێک قسە و لێدوان و گفتوگۆی گەورەکان کراوە کە ئەسڵن وەکو گەورە قساکات ئەمە لە کاتێکە کە مناڵ پێویستی بۆیەکە لە ژیانێکی مناڵی خۆی لە ژیانێکی زۆر زۆر ئاسایی خۆی گەورە بێت و ژینگەیەکی تاوا تەندروستیە بێت ئەم مناڵە قۆناغ بە قۆناغ بتوانێت ژیانی ئاسایی مناڵی خۆی تێپەڕێنێک نەک بە پێچوانەوە هەر لە مناڵیەوە بەرپرسیارەتی خێزان و کارکردن و پارەپیاکردنی بدرێ بە شانولیا چەندە پێتان وایە لایەنی باش بژێوی مرۆڤەکان کەمبوونەوەی ئەوەی کە خەمی داهاتی خێزانەکان بوونی بیمە کۆمەڵایەتیەکان بوونی خزمەت گوزاریەکان ڕێگر ئەبێت لەوەی کە مناڵان نەچتە سەرکار و ژیانی مناڵیان بێن واتە بە شێوەیەکی ترعنی خێزانەکان پێویست نەکات منداڵان بنێرن بۆ سەرکار بەڵێ هەرچەندە مەسەلەی ئابووری خانەوادەکان بچێتە سەر بە دڵنیایی و کاریگەری لەسەر کەمکردنەوە یاخود نهێشتنی کاری مناڵان ئايات و دەسەڵات ئەتوانێت لێ پێچینەوە لە هەر خانەوادەیە بکات کە کار بە مناڵەکانیەکات چونکە لەو کاتەیە کە بەرپرسیارەتی نیشانداکە وەختێکە ژیان و ژیانی تەمین کرد بۆ ئەو خانەوادەیە کاری پێویست و کاری شایستەی بۆ دایک و باوکی مناڵەکە دابین کرد و بیمە کۆمەڵایەتەکانی دەستەبەر کرد بە دڵنیاییەوە ئەتوانێت لێ پرسیینەوە لە کە سوکاری مناڵەکە بکات کاگەر بە شێوک لە شێوەکان کاری زۆرە ملی بە مناڵان بکەن وە کاریگەریە ڕاستە و خۆ لەسەر ژیانی مناڵەکە دروست دەکات کە ژیانێکی باشتر و فەراهەمتر و فرسەتێکی باشتری ئاياتێ هەم بۆ خوێندن هەم بۆ ژیانی مناڵی خۆی بە دڵنیاییەوە بە پێچوانەشەوە هەر ڕاستەکە بینین چەندە ئەرکی دایکان و باوکان چونکە بەڕاستی لێرە دەسەڵات بەخێوکردنی مناڵی یا بەسەرشانی دایک و باوکە لە کاتێکە بەخێوکردنی مناڵان ئەرکێکی کۆمەڵایەتیە ئەرکێکی ئەوەیە کە بەرپرسیارەتی یەکەم کابێ دەسەڵات و حکومت بگرێتە ئەستۆ و هاوشانیش دایکان و باوکان بە ئەرکی خوان و لێپرسینەوە و بەرپرسیارەتی خوان هەستن ئەمە لێرایە گرنگە کابێ مناڵ بە هەر چەندین دام و دەستگا چەندین لایەنی تر بەشدار بێت لە بەخێوکردن و پەروەردەکردن و پەروەردەیەکی دروست ئەم مناڵە بۆ ئەوی کە گەورە بێت بەڵام بەداخۆ ئەبینین لێپرسینەوە و پشتگوێ خستنی مناڵان یەکێکە لەو شتانی کە ئەبینێن لێرە وە کارکردن کە بە تایبەتی وەکو باسم کرد گەورەترین توندیژیە بەرامبەر بە مناڵان کە ئەنجامەدرێت بە دڵنیاییەوە مناڵانێکە بینین کە وەختێک باوکی کرێکارە و دایکی بێکار و لە ماڵەوەیە کرێکاریش بۆ خۆتان نزانن کە ئەوەی کە ڕۆژانە پەیداینەکان ناتوانێت بژی بۆ ئەم پڕکردنەوەی ئەم پێداویستی ژیانی کە لەم ڕۆیە بینین خزمەت گوزاریەکان مەسلەی کار و کرێنشینی مەسلەی خۆراک مەسلەی تەندروستی هەمووی چەندین قات چۆتە سەرەوە کە ناتوانێت ئەم کەسە ئەم پێداویستی ڕۆژانی خوان پڕ بکەنەوە بە ناچاری مناڵەکان ئەبێ لەگەڵ خۆیان کار بکەن بۆ ئەوی کە هەرچی زیاتر چونکێک لەگەڵ باوکیانە بگرن بۆ ئەوی کە کار بکەن ئەمە ژوای لێکات کە بە دەرەجەی یەکەم ئەم مناڵە کاریگەری لەسەر دەروون و جستەی دروستەکە لەسەر خوێندنەکەی دروستەکە و کە مەجبور ئەبێت بەوەی کە خوێندنەکەی واز لێ بێنێت و ئەبێت واز لەوە بێنێت کە وردە وردە بچێتە شان چۆن باوکی زیاتر لە 30 ساڵ کرێکاری کردو بە هەمان شێو ئەمیش لەبێ ڕێژکەی باوکی بگرێت و دیسان ئەمیش کرێکاریکە ئەمانە پرۆسسێکە کە لە نێو کوردستانە ئەبینرێ بەداخەوە مناڵان و خەڵکی کوردستان بە شێوەیەک ئەبینین ئەم دیاردەیە کە زۆر زۆر مەترسیدارە هەستیار نین بووی
ئەمە تاقی کێشێ وەختی کە تۆ هەستت کرد بەوەی کە دیاردەیەک مەترسیدارە بۆ سەر ئایندەی مناڵ بۆ سەر ژیان و سروشتی مناڵ ئەمە ببیر لە چارەسەری بکرێتەوە کە بیر لە چارەسەری کرا هەنگاو ئەهێنرێت بەڵام بەداخەوە ئەمە نابێت بە دەرەجە یەکەم کێ بەرپرسە لەمە دەسەڵات یان دایکان و باوکان بە دڵنیاییەوە دەسەڵات بەرپرسی یەکەم و ئەخیرەکە بێ ژیانی مناڵان تەمین کات لە هەموو ڕویەکەوە ئەبێ ژیانێت چووکە بە حکمەوەی کە مناڵ کە لەم کۆمەلگایە ئەبینیت کە گەورە ئەبێت یەکەم کەس ئەوەیە کە ئەرکی ئەوەیە بەسەرای کابێ بە ئەمە بێ بڵێ ئەم مناڵە چەکەڵ کرێ بۆ نیشتیمانەکەی ئەبێت بچێتە بەرەی شەڕ ئەبێ بچێت خۆی با بە کوشت و نازەم کۆمەڵێک ئەلەم دەستەواژانیان هەیە دەسەڵات کامیشە گرتویانە بەدەستەوە بۆ خۆشی و بۆ ڕەفاهێتی ژیان مناڵانیان لەبیر نییە بەڵام بۆختێکە ئەم مەترسی و ئەم دەستکەوتانی خۆیانەکەوێتە مەترسیەوە بە شانوباڵی نیشتیمان و بە شانوباڵی دەستکەوتەکان هەڵێن بۆ ئەوی کە خەڵکی کوڕی فەقیر بن بە کوش بۆی لە پێناوەوەی کە خوان لەسەر دەسەڵات بمێنەوە و بتوانن درێژە بە ژیانەی فرعونی خوان بنەوە ئەمە مناڵیان بۆ ئەمە ئەوێت مناڵ تەنها بۆ ئەوەی سیر ئەەکەن کە سبینە گەورە بێت ئێمە بیرمان نەچێت ئەم ئەوەی کە ئەم هەموو ناحەقی کە بەرامبەر بە مناڵانەکرێت مناڵان هەر لە تەمەنێکی مناڵیەوە ئەخرێنە بەرکارکردن یعنی مناڵ کە گەورە ئەبێت تەهڕوبەکە لە مشیانە بەڕاستی ڕائەکە لە مشیانە بیرمان نەچێت بە هەزاران گەنج کە زۆریان تەنانەت خوێندنیشان تەواو کردووە کە وەختێکە بینێت گەورە بووە هیچ ژیانی لێرە تەمین نییە و ناتوانێت کارێکی شەرافەتمەندانی دەستکەوێت و ناتوانێت ئایندەی خۆی دابین بکات بە مەجبوریە بەسەری خۆی هەڵبگرێت لەو کاتە ئەگەر شانسی هەبێت بگاتە یەکێک لە وڵاتە ئەوروپیانە ئەگەر شانسیشی نەبێتەوە خۆتەزانین چەندین ڕووداوی نەخوازرا و مەترسیدار لەو ڕێگانە دڕوبڕووی ئەبێتەوە ئەمە پرۆسەیەکی ژیانی مناڵانەکە دەورەیەکە بەردەوام لە خراپبوون و ساڵ بە ساڵ لە خراپبوونایە ئەوەی کە زۆر زۆری جێگەی نیگەرانیە ئێمە هەستی پێەکەین کە ئەمە هیچ فشارێک هیچ ئەوە نییە کە لە دەسەڵات بکات بۆ ئەوی کە ئاور باتەوە لەوەی کە ژیانی مناڵان ئایندەی ئەم کۆمەلگایە ئایندەیەکە کە پێویستی بۆ هەیە کە بۆستی لەسەری و مناڵان چیتر لەو ژیانیان نەمێننەوە هەڵبەتە کە من باسەکەم بە شێو لە شێوەکان من باسی لە ئەکسەرێتی مناڵانی کوردستانەکەم ئەجینا کەمینەیەک هەیە بۆ خۆی لە هەموو ئەو ژیانانی کە تۆی بینیت حتاکو لە زۆر لەوەی ئەوروپاش لەوانێ باشتر بێت ژیانێکی فەراهەمی هەیە بەڵام ئێمە باز لە زۆرینەی مناڵانەکەن باز لەواکەین کە مناڵان لە قوتابخانە گشتەکانە لە شوێنە گشتەکانە لە هەموو ئەمانە کە ئەمە بێتەوەی کە بڵین ژیانێ چاکرێت ئەندێکەوەی کە کەمینەیەک کە لە هەموو شتەکان فراهەم دەستەبەری ژیانی وینی خۆیان هەر هەیە لا پێشوازیەکی ئارداوەکو دووە پرسەر پرسم ئەکرێت ڕێگەگرتن و کۆتایی هێنان بە کارکردنی منداڵان بکرێتە یەکێک لە ئامانجەکانی ئایاری ئەمساڵ بۆ نمونە نەگە هەر ئایاری ئەمساڵ بگرە زۆر هەموو ئایارەکان ئێمە دووپاتی ئەو خاڵەمان کردێتەوە کە شان بە شانی چینی کرێکار کە هەوڵ ئایا بۆ باشترکردنی ژیانی هاوچینەکانی هەوڵ ئەدا بۆ ئەوەی کە ژیانێکی بێمەترسی و کارێکی شەرافەتمەندانەی هەبێت و لە پاڵ ئەوەی کە کری زۆر و سەعاتکە کاری کەم بکرێتەوە لە پاڵ ئەوەی کە کرێکارانیش پێویستیان بۆ هەیە کە پشوو بدەن سەرقاڵ بن بە کۆم بە خوێندنەوە بە گەڕان و سەفرات بکۆوە لە پاڵ ئەوەی کە پێویستیان بەوە هەیە کە لە نێو کارگەکانە ژیان و هەلومەرجی کرێکاریان ئەبێت تەواو تاو باش بێت و یاسا و بەرگە و مادەکانی کرێکاران ئەبێ زۆر زۆر هاوچەرخ بێت و لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانەکە
ئیمتیازاتی زۆریان هەیە بێ هاوتەری بکرێنەوە خاڵێکی زۆر جەوهەریش ئەوەیە کە مناڵان هەمیشە دروشمی قەدەغەی کاری مناڵان یەکێک بۆ لە داواکاریە دەستبەجیەکانی چینی کرێکار کە لەیەکی ئایرەکانە هەمیشە دووپاتمان کردوەوە بەیان نامەمان لەسەر دەرکردووەکە مناڵان نابێ ببنە زەخیرەیەک بۆ سەرمایهداران مناڵان نابێت ژیانی مناڵی و شیلەی لەشیان بەو ناسی و لەو تەمەنەکەمەیە ببێتە کەڵەکەکردنی بەرامبەر بە کەڵەکەکردنی سەرمایهداران بمێنێتەوە ئەمانە هەمیشە داواکاریەکانمان بوو و هەمیشە پێداگریمان کردوێتەوە و فشارمان بۆ سەردەسەڵات هەبووە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەوێت ئەم خواستە ببێتە خواستێکی سەراسەری خەڵکی کوردستان ئەم خواستە ببێتە خواستێکی جەماوەری خواستێک کە تەواوی خەڵکی کوردستان نەک لێکی ئایارە بگرێت لە هەموو ڕۆژێک بکەنەیەکی ئایر بۆ داواکردن و جێبەجێکردنی ئەم داواکاریانەمان کە چونکە ژیانی مناڵانمان ژ پەیوەندە بە ژیانی ئایندەی ئەم کۆمەلگایەوە سبەینی ئەوان ئەم دەسەڵاتە بەڕێوە ئەبن دڵنیا بە هەر کەم و کوڕێک ئەمڕۆکە لە نێو ژیانی مناڵانە ئەبینی ڕنگانەوەی لە ئایندەیە بێت کە بە خراپی لەسەر تەواوی کۆمەلگاشکێتەوە ئێمە بێ بزانین کە زۆرێک لەو زیندانیەکان من کە بۆ خۆم چەندین جار سەردانم کردوون لە نێو زیندانەکانەکە بینین ژیان و گوزارانی ئەو مناڵانە ئەگەر توێژینەوەی ورد بکرێت ئەبینیت هەمیشە لە مناڵیە توندوتی ژیان بەرامبەر کراوە کاری زۆرە ملێیان پێکراوە سوکایەتی و ئیهانەیان پێکراوە ئەم مناڵە لە تەمەنێکی مێرد مناڵیە تووشی ڕووداوێک بوو بە ناچاری کراوەتە زیندانەوە لە زیندانیش لە بری ئەوەی کە سەر لە نوێ پەروەردەیەکی تەندروست بکرێت و ڕوانی کۆمەلگا بکرێتەوە بەداخەوە لێش دیسان جاری کە ئەوەی کە ژیانی وێرانە بێت ئەمە کۆمەڵێک بەڕاستی پرۆسەیەکە کە لە هەمیشە بەردەوامی ئەبێتەوە مەی کە لێرە ئەوەی کە تەنها خەڵکی زەحمەتکێش و کرێکارانن کە توانیانە بە شێوەک لە شێوەکان پێداگریکەن لەسەر ئەم خواستانە و ئەم خواستانە بکەنە بەرجەسەی کەنەوە لە نێو کۆمەلگایە کۆمەلگا هۆشیارکەن و هەستیاریکەن بەرامبەر بەم مافانەی مناڵان کە بتوانین لە ئایندەیە مناڵانە ژیانێکی باشتر و هاوچەرخیان هەبێت تاکوی ئایندەی مناڵەکانی گەشت بێت و ژیانێکی ئارامیان هەبێت مامۆستا کامەران لەتیف زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی وشەی پێشنگ تیڤیدا ئامادە بن سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەموو لایەک سەرکەوتوو بن عزیزان هەندێکش دەدەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان وەک ئاماژەمان پێدا هەفتەی ئایندە بەرنامەکان تایبەتن بە یەکی ئایار هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە قسە و باسێک پێشکەش بکات لە پێشنگ تیڤی سەبارەت بە یەکی ئایار پەیوەندیمان پێوە بکات و کات دەخەینە ئیختیاریەوە تاوەکو قسە و باسی خۆی لە ڕێگەی پێشنگ تیڤیەوە سەبارەت بە یەکی ئایار بکات تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموو لایەک وەشاد و سەرکەوتوو بن